دم باش برزان کرم کن دگل وی گرانو چیان يعني من وكو شيء شخصي وكسي لقال هيك كسيني بفضل إخوة کسکی ناسکری ل باجار سلیمانی بمبئی که دستی آبیت نوا مزگفت بهشت انجام دا 5 کس بریندار بون کو یک جوان برینداران عبداللطیف سلفی بکن هر روشاوی باش مالی کرد ناسنامه که حشد شعبی وطنی به من نشان ده لکرکوک اتومبیل که عالیه هزین آسایش و دست به سر دهات گرفتن کو بمب یک دناف دابو هزین سوریا دموکراتیک انجام شر 10 روزان لباجار رقه اشکرا کردن گوته دا 15 شهروان شهید کردن و 312 چکدان داعش هاتن کشتن 4 تا خاتن کنترل کردن حسن روحانی ده برسوا علی خامنه‌ای ده کو گوتو بو نا به هلوست له همبر ولاتن در و نرم بن گوت کو هلوستن تنج ایران ناگهینن تو جهکی And now that I am your president, America will expose the crimes of the Castro regime. سروک امریکا دونالد ترامپ را کفتن نورمال کردن پیوندی اندگل کوبای هلوشان راگهان کو اید امریکا لهمبر کریارن کمونیستان به دینابه کسکی ناسکری ل باجار سلیمانی بمبئی که دستی آبیت نوا مزگفت بهشت ده انجام دا 5 کس بریندار بون کو دکتر عبداللطیف سلفی رهبر شپیلا سلفیان کردستان نجی د نوا بریندار اندایا کنها روشاوی باشتر بویا دم جبیر نهو چلو 54 دقیقه شوا این نجی کسی که ناسکری بو کو بمبئی که دستی آبیت نوا مزگفت بهشت پشتراجی رویاد دما کسی نوا مزگفت ده حول دان کو وی کسی بگیرن کسی تقه به دمانجه کر جبو جهه که ندیارجی روی او خوابه شرط دنجام تقی نابه بمبیا دستی ده 5 کس بریندار بونه یک جوان بریندارانجی دکتر عبداللطیف سلفیه و او بخواب و که ریبر شپیلا سلفیین کردستان تیناس کرن بریندار جبو نخوشخانه سلیمانی هاتمون و گواستن و برینین وان به گشتی سبکن و روش بریندار نها باشه پشتی وی بویاری که عبداللطیف سلفی بریندار ببو و پشتراج نخوشخانه درکفت لمزگفت داخوین یک در روز نموانان امیش ورا و گوازن کرم کن هي مسلمان دائما مستهدفة براكم يعني من وكو شيء شخصي وكسي لقال هيك كسيني ما بفضل إخوة بلام بردوام دبيستين هر شيء داعش أو لا أراد ودوينش ليشك لدرس كان مدهر باسي يوم كرباسي داعش مكرت بقوماني خو مقر أو بي أجينا من هيك شيء دروس روداوكا بجريتو يعني ما لدمي خلق بسنا بس قد دروس لدمي قد أو بو كان ويجي عشاء من طواو كرت دوين ويجي عشاء سلام من دا وهلصام تراويح لم دشوا إما دواي دخينوكو أم كاتك استاديبين استاديكين دوين ويجي عشاء قرام مالوا بيجوا يبقى مالوا لبيني مزقوتو مالوا يقدو كاس برسياريان هم رايان قرتم برسيارك يعني كردم نفرق معيوا أويش كاستابرين دارا برسياري هبولم كلكاتي قصة كردن دابوين تقيك هات نك تقينا وتقيك هات هردوك مالوتمان شي بيما سيرم كل رومانية كا لبردم مانكوت وتمكاك طاهرة ما رومانية هروندو تقيو مال أدوية ود سرجي قوليشي كردو كسكر من هر لبر تقي رومانا قام له جنبوه قاتم هيجني كما الحمد لله والله أما جويك وتمتنها كرسمي يعني هرشة كرابة جار هرشي فيسبوكي داعش هيك هرشة دكانو آوايا وخلق لجهادك أوان صار دكينا ولا جو رقصانة دكرت كاميراني كهيئة إني عن كردو توماري عن كردو دركوتو كراي كردو دوايش دلين ك سياريك شاوري كردو وكجيشتو سرجاده پێشەوەی کە زانیوێتی خەڵکی بەدوایە تەقەی کردو بۆی بەدوایەوە نەکەون و یا ڕقمی سیارە نەگرن و ئەوانیشی گەڕاونەتەوە هەڵبەتە دیارە نەیانتوانیەوە لەبەر تەقەکە
دوای سوار سارەیەک بۆ ڕای چەند کەس برینار بوو ینی لەم ڕووداوە ئەوەی کە لەگەڵ من بووم کە لەگەڵ من بوو تەنها یەک فەقی خۆم لەگەڵم وەستا بوو ئەو بریندار بوو ئێمە کە ڕوومانەکە تەقیەوە من و ئەو بووین سەیرم کرد ئەو زۆر بریندارە گرتم و چوینەوە ماڵی خۆمان چوینە حەوشی خۆمان دوای ئەوە هەوەم زانیوە هەر ئەوە بەڵام دیارە لە دەرەوەش لەو دی و دیوار و لەو دی ئەوانە سێ چوار کەسی تر دەڵێ بریندار بوون نەوەڵڵا وە بەردەوامیش دەبین ئینشاءالله و نەت دەشترسین و نە ئەوەش لە نوێژ و تاعەت و بانگەوازی دوامان دەخا ئینشاءالله وەڵڵاهی ماڵیان ئاوا بێ و خوای گەورە نمونەیان زیادکا و بە ئاسایش و بە پۆلیس و هەمووی هاتوۆتە سەر خەت الحەمدولله و ئەوەی کە لەسەریانە کردویانە و کەم تەرخیامیان نەکردو و ناشیکەن پێم وایە چەند جارێک گوێبیسی جەناب ڕووداوەوە کردووە کە ینی باست لەوە کردووە کە چەند جارێ هەوڵ دراوە کە چۆڵکەی ئەمە ئایا ئاماژەیەکە بۆی کە تۆ بۆ نمونە بترسێنرێ یا بۆ نا بەس من حەقیقەتەن داوامان کرد لە ئاسایش تقریبا 2 ساڵ و نیو 3 ساڵ دەبێ من داوام لە ئاسایش کردووە کە مزگەوتمان پێویستی بە حیمایە هەیە پێویستی بەوە هەیە 2 کەس نەیان کردووە بۆ کەناڵەکە کەناڵی ئامۆژگاری وتمان پێویستمان بۆیە مۆڵەتمان پێ بدەن 2 کەس حەڕەز بێ هەر نەیان کردووە ینی هەر ئەوە لەو ڕۆ بەڵێ ئەم شەو تۆمارمان کردو وەڵا هۆکارەکە کاکە غەیری ئەوە نەبێت کە الحەمدولله ڕاستیەکان دەردەخێن بۆ خەڵکو و چونکە حەقیقەتەن یەکەم ئەو پرسیارەی کە ئەو برایە لێی کردم ئەمشۆ وەستا بووم پرسیاری ڕفراندۆمی لێ کردم مامۆستا ڕات چییە بەرامبەرەوە وتم ڕاپرسیەک بۆ ئەوە بێ کە میلەتەکەمان خاوەنی دەوڵەتی سربەخۆی بێ و سربەخۆ بین وەڵا کاکە من لەگەڵیمی لەوە دابووین هەندێک قسەمان دەکرد و ڕوومانەکە تەقیەوە جاکە بۆچی دەگەڕێنەوە غەیری ئەوە من هیچ سەبەبیش تر شک نابم دیارە حەز بەوە ناکەن کە ئێمە ڕاستیەکان باسکەین سەبارەت بە داعش کە بەلای ئێمە و ئەوە جیهاد نییە بەڕاستی ئەمە تێکدانی دینە تێکدانی وەزعی موسڵمانانە کۆمەڵێک یعنی زێدەڕەوی دەکرێت کە ئێمە باسی دەکەین ئەوان هەڵبەتە پێیان نەخۆش جا ئەوانیە غەیریەوە نازانین بەڵام ئەوەی کە من بیبینم هەر لەوە زیاتر غەیری دینەکە هیچ شتێکتر نییە لە ئارەدا ئابەدەن نەخێر هیچ تۆ تەنها گومانەکەت لە داعشە ینی ئەو کەسانەی ئەوەی کە هەڕەشەمان لێی بیستون ئەوانن ئەمما خوش دەزانێت چیتر هێزە ئەمنیەکان لە سەریانە ئەمە ڕوونکەنەوە ئینشاءالله واللهی خۆیان دەزان من نازانم مەمنونیشتانم بە نوێژەکەمان بکەینێمە